چۆن ئەتوانین ببینەوە بە چەپکە گوڵەکەی جاران و پیشانی دەین ئەەکەم ئەبێت ئێمە لە پێش هەموو شتێکا میدیاکانمان بەهێزکەین. ئەمە خاڵی یەکەم. دوو کۆنگرەیەک بکرێ لەو کۆنگرەیە کە ئەمە بۆ بە خاڵێکەوە زۆربەی خەڵکی کەش من ڕۆژانە کە تەلەفۆنم بۆ دەکەنێکی لە پرسیارەکان بۆ کۆنگرە ناگرن. یعنی بۆ بەخەمی خەڵکیکە بۆ بەخەمی ئەحزابیکە من هەموو جارێک گەڵم مەمە ئیشی ئێوە نییە تۆ حەق چه بەسەرەوە ئەمە کۆنگرە گرینیان ناگرن ئەمە شتێکی کەرس شتی پرسێکی ناوخۆیە بەڵام بۆ ئەوەی ئەو چاو بەستە بکەین یا بۆ ئەوەی ئێمە خۆشمان جارێکی کە نوێکەینەوە و خۆمان ساز دەین بۆ قۆناغێکی کە چکەم قۆناغی ئێستاکە قۆناغێکە کە پێویست دەکە ڕەنگە زۆر گۆڕانکاری بکرێ گۆڕانکاری تەنانەت لە بۆ چوونیشمان بکرێ لە ئایدۆلۆجیتی فکریش خۆشمان بکەین ئەمە چکە هەمووی ئێستا کە قۆناغێکە کە پێویست دەکە جارێکی کە ئێچێتێکی نیشتمانی تازە داڕێژینەوە ئەمە ئەم کۆنگرەیە بۆیە گرینگە